بەناوی خی بەخشندە و مێرەبان خۆشحاڵم لاڵقەیەکتری بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان سەردانی یەکێک لە بازاڕەکانی شاری هەولێرمان کردووە ئەو بازاڕەی کە گەنج و پیر و لە هەموو چین و توێژانەکان سەردانی دەکەن ئەم بازاڕە ناسراوە بە کۆمەڵی خواردنی تایبەت بەخۆیەوە شەوانە گەنجان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش سەردانی ئەم بازاڕە دەکەن فەرمونون لەگەڵماندا بن پەیامی هاوڵاتیانی خۆشەویست بۆ ئێوەی خۆشەویست دەگوازینەوە. لە مانگی پیرۆزی ڕەمەزان سەردانی یەکێک لە بازاڕەکانی شاری هەولێرمان کردووە ئەو تام و چێژە و ئەو خۆشەی کە دێن بۆ تەعزیل لە شوێنی تکەنیەوە لە سعات سێی شەوە ئیترۆچ کابراوتی دەم دەبەسترێ تا سعات حوتی ئێوارە کە دێدرێ ینی حەز دەستە هەموو خواردنێ ئەمە مەجموعە مشترێکمان هەیە بەس مانگی ڕەمەزان دێتەکەم ئاسارێکی قەدیمە و منتیقەیە زۆر کەس ڕوو دەکاتەوە منتیقەی دوای خواردنیش ینی تایبەتە ئەم بازاڕە چەند ساڵێکە هەیە مێژوویەکی خۆی هەیە بازارێکی کەلتوریە خەڵک زۆر لێرە بە سادەیی ژی تۆکو فرۆشیارێک وەکو دوکاندارێک لێرە زیاترە و چینانەی ڕوودەکەنە ئێوە چین گەنجن پیرن و ئێوە چ شتێکە فرۆشن لێرە و شتێک پێشکەشی کڕیارانتان دەکەن سەرەتا بە خێراتنی کەڵاڵەکەتان دەکەم زۆربەی گەنج و لە هەموو توێژنەوە کە هەیە ئێمە کۆترمان هەیە گاپەرمان هەیە ڕەشوێڵەمان هەیە فروز کە لە بای باڵکەی خۆمان هەیە مرایی تورشیمان هەیە مرایی چویمان هەیە لە مشویاتیش گوانی ناسکمان هەیە فاتەڕەش و مەمک و علێوە و ئەو بابەتانەیە کەباب و جەرگ و دڵ و گورچیلک و ئەو بابەتانەیە ئێوە تەنها لە مانگی ڕەمەزان زیاتر دەکرێنەوە یان لە چوار مانگی ساڵ هەن لە ساڵەکە سێ ڕۆژ قەپاتکردمانەیە لە دوکانە بەس جێژنان هەموو با هەموو نەوعەک هەیە لە سەعات 5 ئاگی کراوەتەوە تا 12 شەو احتیادی لە ڕەمەزانانیش لە مەغریبەوە لە پێش فتارەوە هەتاوەکو ساعت 3 شەو ئاگرمان هەیە. ئەم بازاری تەعزیل کە لە کۆنەوە ئەم بازارە هەیە کە لە ساڵی 92 مەطعەم دامەزرایە سەرەتامە لەسەر سەر دەمان فرۆش باوکم لەسەر سەر ئەو چێشکە و کۆتر و ئانی دەفرۆش بەڵام دواتر کردیە دوکان تا ئێستا عنی خەڵک دێتە ئێرە لەبارەی چیەوە لەبارەی کۆترەیە یاخود ڕەشۆڵەیە یاخود مشەویاتەکان وەکو کەباب و تکە و ئەوانەیە. چ جۆرە خواردنێک لە مانگی ڕەمەزان زۆرترین ڕەوازی لەسەرەوە خەڵک داواکاری دەکات؟ بە خودای زیاتر لە گوان و کەباب و زۆر شتی در بە زیاتر کۆترە ئەوانەیە یعنی شتە کڵاوەکان زیاد دەخۆن و زۆر نەفەری تایبەتشمان هەیە نەفەری پیر و گەنج و هەروە خێزاندار و زۆر کەسی تر هەیە کە ڕوو دەکەنە ئەم بازارە. تۆکو گەنجێک لەبەرچی ڕوت کردووە بە بازار ڕوت کردوتە بازاری تەعزیل و ئێستا لێرە خەریکی خواردنی چیت؟ ڕاستیدا ئەوەی بە تایبەتی لەو مانگی ڕەمەزانی پیرۆزدا خواردنە تایبەتەکان دەتوانم بڵێم لە شوێنی تر هەیە بەڵام ئەو تام و چێژە و ئەو خۆشەی کە دێن بۆ تەعزیل لە شوێنی تکەنیەوە حقیقەت ئەوەی کە وەنەوی بڵێم بەس بۆ ینی هەموو جارێ من هەموو کاتێک کار هاتیمە ئێرە لە مانگی ڕەمەزانی کاتی کەش سەردانی بازاری تەعزیلەکەی و بە تایبەتیش ڕەمەزانان وانە؟ بەڵێ بە تایبەتی ناتەم ئەکید ڕەمەزانان زیاتر دەکا بەڵام ئەوەی کە من دایمەن هەلەکن ئەو بەڕێزانە بووم هە لە ناو تەعزیلیش ئەو خواردنە تایبەتانەی کەوەکو بڵێن مەمکو فاتەڕۆش و باڵ و زیاتر چ خواردنێکە خۆی لەو بازاڕێەوە چ خواردنێک سەرنجی تۆی ڕاکێشەوە کە تۆ سەردانی ئەو بازاڕێ بکەیت؟ خۆتان دەزانن ئەوەی ئەو خواردنەکانی کە لێرە هەیە بڵێن ئەوەی کە مەمەوەستمان بێ هەندێک هەیە لە ماڵەوە دەتوانین دروستی بکەین بەڵام بۆ نمونە فاتەڕەش و مەمک و باڵ و ئەو سوسکە و کۆتر و ئەو شتانە بەدەگمەن دەزەکە ئەگە بشکرێ ئەو تامەی نییە کە لە ماڵەوە تامەی نییە کە لێرە دەیخۆ لە ماڵەوە ئەو تامەی نییە بۆ ئێمە ڕۆژانە ئەگەر ڕۆژێک نا دوو ڕۆژ یان بەڵام سێ ڕۆژ جارێک هەردین بۆ ئێرە.
ئەو برادرێشە لەگەڵ تۆێوانە تۆ شتێک وای کردووە بێتە بازاڕی تەعجیلەوە لەبەرچی ڕوود لەو بازاڕەیەک لە کاتێکە لە ماڵەکان لەوانەیە زۆر لە خواردنەکان هەبێت ڕاستەکەی بەخۆی زانیت و لە سعات سێی شەوە ئیترۆچ کابراوتی دەم دەبەسترێ تا سعات حوتی ئێوارە کە دێ دەرێ ینی حەز دەستە هەموو خواردنێ ینی تۆ هیچ ناخۆڕ وەکو ڕۆژەکانتر نییە و ڕۆژەکانتر بەردەوام دەمتە زولێ چ لە پێش بێی خۆی بەس ئێستاکە بە ڕۆژووی ناتانی بخۆی شەوانی مانجی ڕەمەزان هەر خۆی ینی سیفاتی وایە دەرەوە زۆر خۆشەوە بە تایبەت لەگەڵ ڕەفیقان ینی تۆ زیاتر شەوانی ڕەمەزان دەیتە دەرەوەیان لە مانگەکانی تری ساڵە و سەردانی تەعجیلەکەی بەخوا بە حکمی برادران و دیدار شەوان زۆر دێنە دەرێمە تازە چ خواردنێک کە خوارد لێرە چ خواردنێک تۆی هێنا بێرە بریا زووتر ئابان تا ئێوەش بتان خواردن باسان دەکەین چ خواردنێکەوە مەمک و فاتەڕەشە و حلێوە بووە بوو شەوانی ڕەمەزان هەروەکو بۆ خەڵکی عام بۆیەوە شەوانی تایبەت وەکو دوکاندارەکان زیاترە و خەڵکەی ڕوو دەکات ئێرە لە چ چینێکن واتە لە چینی گەنجانن پیرانن چ جیلێک ڕوو دەکاتە بازاڕی تەعجیل والله لەبارەی ئەو مشتێکەکانمان هەموو نەوعەک دێن بە تایبەتی بە زۆری گەنجان دێن ئەمە مەجموعە مشتێکمان هەیە بەس مانجی ڕەمەزان دێتەکەم ینی ساڵ دوازەی مانگە بەس مانجی ڕەمەزان یەک مانگە یەکەم ڕۆژ دێتە شەوی برین جێژن دەکە ڕۆژی عارفە وانەکردمان بەڵام هەندێک مشتریمان هەیە بە تایبەتی مانگانی برنجستان ڕۆ ئەوەی کە دنیا وەختی بلێن جەوەکە وەختی باڵندەکانە ئەوان 4 مانگ 5 مانەکردمان بەڵام بە حکمی ئەوەی کە بە شەوانی ڕەمەزان زۆر ئیزدیحام و قەرەباڵغە ئەوان نایەن مشتریەکانی دیکەمان دێن بەرپرسەکان دێن لە مانگی پیرۆزی ڕەمەزان سەردانی یەکێک لە بازاڕەکانی شاری هەولێرمان کردووە ئەو تام و چێژە و ئەو خۆشەی کە دێن بۆ تەعجیل لە شوێنی تکەنیەوە لە سعات سێی شەوە ئیترۆچ کابراوتی دەم دەبەسترێ تا سعات حوتی ئێوارە کە دێ دەرێ ینی حەز دەستە هەموو خواردنێ ئەمە مەجموعە مشتێکمان هەیە بەس مانجی ڕەمەزان دێتەکەم ئاسارێکی قەدیمە و منتیقەیە زۆر کەس ڕوو دەکاتەوە منتیقەی دوای خواردنیش یعنی تایبەتە ئەم بازاڕە چەند ساڵێکە هەیە مێژوویەکی خۆی هەیە بازارێکی کەلتوریە خەڵک زۆر لێرە بە سادەیەژی بەخۆی منتیقەشی کو بڵێ منتیقەشی کۆنە تەعجیل هەموو خەڵکێک حەز دەکەن لەبەر ئەوەی کە ئاسارێکی قەدیمە و منتیقەیە زۆر کەس ڕوو دەکاتەوە منتیقەی دوای خواردنیش یعنی تایبەتە خواردنەش لێ با بڵێن وەکو فروج و سوێسکە و پۆڕ و نەوع تەیر و توالانەی لێیە زۆربەی خەڵک با بڵێن ئەوانە ئەتوو دەلێی حاکمە و محامیە و ئیدەیە هەموو ڕوو لێرە دەکات دوای خواردنیش خواردنی تایبەتمان هەیە هەموو یعنی خواردنی دەرەجەیەکمان هەیە واتە کەسی فەقیر کەسی دەوڵەمەند و هەتا حاکمیش ڕوو لەو بازاڕاکەن لەبەرەوەی شوێنێ ئەو هۆکاری چی یانێ ئەو خەڵکە ڕوو لەو بازاڕە دەکەن هۆکارەکەی بە تایبەت بۆ چی ئەگەڕێنەوەی کە شوێنێکی کە لە پوریە یان بۆ خواردنە تایبەتەکانتان خاستم شوێنش کە لە پوریە لەبەرەوەی زۆر کەس یعنی حەزی لەو منتیقەیە کە دێتن دوای خواردنەکەشی تایبەتێ لێیە با بڵێن ئێستا زۆر جێ و ناو خواردنانەی لێ نییە ئەوەی لێرە هەیە ئەوجا بە فەقیر و بە ئیدکە هەموو لەو منتیقەیە دەکاتن نرخی خواردنەکان لێرە چۆنە نرخەکانیان بەگشتی نرخەکانیان با بڵێن ئێستا لەکرە من نرخی گونجاو هەیە و نرخی احتیادی ژای با بڵێن 6 هەیە بە 1000 هەیە بە 2000 هەیە بە 5000 بە جۆرە خەڵکەکە هەیە دەبینی نەبوونە بە 1000 نارە ئێستا کۆمەڵی خواردن دەبینم لێرە ئەوانە چنە ینی ئێستا بۆ نمونە خواردنەیە ماسیە ئەمەیان گورچیلەیە ئەو زەرگوناوی بەرخە ئەوە با بڵێن بێدغەنەم دەکا بە کوردەواری دەکا گون گواندینە ئەلێوەیە ماسیە با بڵێن باڵە سینگ هەر یەک لەوانەی وێ ڕاستەخۆ لێرە لە 6 دەدەن و حازرەوە احتیادیە هەر کەسێک دەیەوێت یەکسەر لۆ سەر ئاگری حازر لە بۆی دەچە پێش چەند جۆرە خواردنتان هەیە لێرە بەگشتی والله الله يعلم احتمالا وكلكنم 12 13 حتى 15 نوع خواردنم هەیە
زیاتر ئەو خەڵکانەی ڕوودەکەنە ئێرە بازاڕی تعجیل تەنها لە مانگی ڕەمەزانن یان 12 ساڵی مانگ ئێرە خەڵکی لێ 12 مانگ هەموو وەختە یعنی عالەم ڕوو دەکاتە ئێرە تۆکو پێشمەرگەیەک شتێکی بازاڕی تعجیل وای کردو بەم کاتەی شەو سەردانی بازاڕی تعجیل بکەیت بەێ بازاری تازی بازارش خۆشە خواردنەکانش خواردنشی هەرزانە بەتایبەتی خەرک زۆرێتە کە لەوەی شتی خۆمانی تێدایە کەرە پولشی قەدیمە لێ خەرک زیاتر لێر دەکات شتێکی بازاڕی تعجیل هەیە کە توی ڕاکێشەوە بۆ ئێرەوە زۆرت پێ خۆشە چ خواردنێک بە تایبەتی لای تۆ خۆشە لای کەباب خوانی کەباب خوانش زۆر خۆشە کەبابی بازاڕی تعجیلت پێ خۆشترە لە شوێنەکانی تر بەخوا ئەرێ وەڵا زیاتر کەبابی تعجیل خۆشتر لەوەکاندی ئەی تۆ شە لەگەڵەوە هاتووانە شتێک وای کردووە تۆ بێتە بازاڕی تعجیل بە تایبەت چ خواردنێک توی ڕاکێشەوە وڵی خواردنەکان هەموو خواردنی باش فۆلکلۆریا سوسکەی لێ پۆڕی لێ و هەم خواردنەچ لێ و شارەی ئەمینە و خۆشە و تەمینە و تۆ تقریبان چەند ساڵە بێ سەردانی ئەو شوێنەکەی سەردانی بازاڕی تعجیلەکەی هەموو سارانە دێن سارێ 2000 دێن هەموو سارانە دێن خواردنەکانی تایبەتە و بە تایبەتی مانجی ڕەمەزانێ و سەردانی دەکەین ینی خەڵکی هەو لێرێ وانە دەرەوەی هەولێرێنە ینی لە دەرەوەی هەولێرەوە هاتوون بۆ بازاڕی تعجیل لەبەرەکە شوێنێکی تایبەت و وا خواردنەکانی زۆر خۆشە تەبەن هاوڵاتیانی شاری هەولێر ساڵانە بەگشتی و بە تایبەت لە مانجی ڕەمەزان سەردانی بازاڕی تعجیل دەکەن لەبەروەی کۆمەڵی خواردنی فۆلکلۆری و خۆشی تێدایە کە لەوانەیە لە زۆرێک لە مەتعەمەکان بەدەست نەکەوێت بۆیە خواردنە تایبەتانە خەڵکی شاری هەولێر شەوانە لە بازاڕی تعجیل کۆ دەکاتەوە هەرۆ کوێستاکەش دوو پێشمەرگەم لەگەڵا لە سەنگەرەکانەوە هاتوون بۆ ئێرە لەبەروی شوێنێکی تایبەت و ئەمینی شاری هەولێرە لەگەڵم بن پەیامی زیاتری هاوڵاتیان لە بازاڕی تعجیل و ئێوەی خۆشەویست دەگوازمەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان سەردانی یەکێک لە بازاڕەکانی شاری هەولێرمان کردووە ئەو تام و چێژە و ئەو خۆشەی کە دێن بۆ تعجیل لە شوێنی تکەنیەوە لە سعات سێی شەوە ئیترۆچ کابراوتی دەم دەبەسترێ تا سعات حوتی ئێوارە کە دێدرێ ینی حەز دەستە هەموو خواردنێک ئەمە مەزموعە شتێکمان هەیە بەس مانجی ڕەمەزان دێتەکەم ئاسارێکی قەدیمە و منتیقەیە زۆر کەس ڕوو دەکاتەوە منتیقەی دوای خواردنیش یعنی تایبەتە ئەم بازاڕە چەند ساڵێکە هەیە مێژوویەکی خۆی هەیە بازارێکی کەلتوریە خەڵک زۆر لێرە بە سادەیەژی منوەکو گەنجێکی شاری پێنجۆن هاتووینەتە ئێرە بۆ بازاڕی تاجیل ئەم بازاڕە چەند ساڵێکە هەیە مێژوویەکی خۆی هەیە بازارێکی کەلتوریە خەڵک زۆر لێرە بە سادەیەژی ئەم بازاڕە بتەوێ و نەتەوێ گۆشتێکی خۆشی هەیە و کۆتری لێە و ئەمانە ئەم بازاڕە وای کردو لە هەنێک کەس بێنە سەرجادەکان ئێواران کاتی بەربانیان لێرە بشکێنەوە و هاتوون گەنجێکی خەڵکێکی زۆر هاتووە لێرە پارچە و لێرە بکە شتێکی ئەم بازاڕەیە وای کردووە تۆ لە پێنجوینەوە وەکو گەنجێکی پێنجوینەوە بیت لە هەولێر سەردانی ئەم شوێنەیە بکەیت خەڵکێکی ئێرە زۆر سادەیە هاتوون لە سەجادەکان ڕۆژ ئەەکەنەوە و هاتوون لێرە کاتەکانی خۆیان داناوە لێرە بەربانگەکەنەوە هەنێکیان پارچەوەگرن چ خواردنێکی بازاڕی تعجیل لێ پێخۆشە و کە تۆی ڕاکێشاوە بۆ ئێرە واتە بە تایبەتی گەرناوی خواردنە بێنێت چ خواردنێگەڵی کەبابەکان شتێکی زۆر خۆشە گۆشتێکی زۆر پاک و تەمیزە لێرە من داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕن بەسەر بازاڕەکانە لەم کاتی ڕەمەزانە تەبعاً سعرەکانیان تۆزێ مناسب نییە شتەکانیان تۆزێ گرانە تۆکو گەنجێک لەو شەوی ڕەمەزانە شتێکی بازاڕی تعجیل وای کردو کە تۆ سەردانی ئێرە بکەیت چ خواردنێکی ئێرەت پێخۆشە وڵاهی یعنی ئەمە بۆ خۆمان ئەم کوڕی ئێرەمە یعنی بەس ئێستا برێن لە بە چەند هۆکارێک ئێرەمان بەجێشتە بەس یعنی دڵمان هەلە بۆ ئێرە لێ دەدا بەڕاستی لە بۆ تعجیلی لەکنە من خۆشترین جێ ئەگەر لە هەموو دنیاە هەر کاتێک بێتەوە کوردستان یەکەم شوێن کە سەردانی بکەیت لە بازارەکان بازاڕی تعجیلە ئەم بەتاکید بەس تعجیل و مەسایلی هاتینە ئێرکوانەش و مەسەلەن خواردنەکانیان لە هەموو جێک بەتامترە و چکە ینی قەلەباڵغ دەبی و زۆر خواردنەکانیان بەتامە و دۆست و برادەر و ئەحباب و شتمان زۆر لێرە خواردنانەی لێرانن
ئێستا لەسەر جادە دانیشتن کۆمەڵی گەنجن ئەو خواردنانە لە مەتعەمەکان دەست ناکەون لە شوێنێکی فێنک و خۆش یان چ شتێک بە تایبەتی ینی وای کردووە کە تۆ بیتە ئێرە ینی خۆشەکەی ئەوەی لێرەیە کە ینی زۆر بەعشایدە ینی ئەوەکە لێرەیە تامەکە احتیمالە خۆشتر هەبی لەو خواردنانەی ئێرە بەس خۆشەکەی ینی عشایریە و قەڵەباڵغێکە و زۆش خۆشەچی تایبەت هەیە ینی جێ باو با پیرانمانە ینی گەنجی دیکەش دێتن مەسەرەن لایدا خەچیرەنیە دێت سەردانی تعزیری بکا بەس ینی دائیمەن لێرە ینی هەستەچی خۆشمانەیە بەندێکی کوردی هەیە دەڵێ مرۆڤ لە خاک دروست کراوە و بەردەوام حەزی بە شتی خاچی ینی خاچیەکەی ئێرە وای کردو کە تۆ زیاتر سەردانی ئێرە بکەیت باشە لێرە چ خواردنێکە زۆر پێخۆشە هەر کاتێک بێرە داواکاری و خواردنەکەی وڵاهی بە دەرەجەیە کەباب ئەجە پاشان خواردنی ینی مەسەلەن ڕەمەزانانە مەسەلەن ئەو فاتەڕەشە مەمکە ینی حلێوێ ئەو شتانە ینی ئەم وەکو ینی ڕێی شەخصی خۆ شتێک وای کردو تۆ بە شێوی ڕەمەزان سەردانی بازاڕی تعجیل بکەیت والله كاكا من لا قديم وهديني لنا ليرانا لا تعجيل سهيا بزوري او قابلو كوترو رسول اوشتانا هي اما سكي افطار لكن باز افطاري لسن تراوح او تشتاني خلاص لكن ديني لنا باز عدياز لو دواز ديني لنا لو خمان خواردنك تخوا قسمتي كذا دي خوي تۆ نزیکەی چەند ساڵە سەردانیم بازاڕاکی بەردامی لە مانگی ڕەمەزان حفتا و سێ لێرانم لە حفتا و سێ هەردێ مێرانە خواردنێکی بازاری تعجیل بە تایبەت پێ خۆش هەردەی بازاری تاجی ڕاستە خۆ زوو داوای خواردنەکەیت والله من کە دێم ڕاستیەکەی کۆترم حەز دێ دێم کۆتر لای من حەزم لە کۆتریە تۆکو فرۆشکارێک زیاتر چ خواردنێک لێرە دەفرۆشیوە هاوڵاتیان زیاتر داواکاری چ جۆرە خواردنێک دەکەن طبعا بەخێر بێن سەرەتا ئێمە زیاتر لە 40 ساڵە بابم و مامە گەورەکانم و ئیشیان کردیان بخۆم قوتابی زان کۆم و نزیکەی 9 ساڵێکە تەنها ڕەمەزانان دێمێرە بەڵام بەگشتی ئەمە مشتری تایبەتمانی هەروەک لە وێنەکانیشکە لە پشتەوە ڕادیارە یعنی وێنەی تێدایە کە مشتێکە لە ساڵی 2002-2003 هاتی ئەمن بچوو بوومە لێرە ئێستاش هەردێتەوە لەو هەمان خواردن یعنی هەموو کەس ئەو خواردنە ناخواتن زیاتر مشتری تایبەتە یان ئەوانەی زۆر حەزێکی تایبەتیان بۆ گۆشتی تیر هەیە و ئەوانەشی کە مشکلیان لەگەڵ گۆشتێک کە کۆلسترۆل یان سەوری تێدا لەبەرەوەی بە تایبەتی گۆشتی کۆتر گۆشتێکە زۆر سەحیە و ئێمە لێرە زیاتر کۆترمان هەیە و باڵکەی خۆمانەواتە فروجی کوردیمان هەیە ڕیشۆڵەمان هەیە لەگەڵ مراوی تورکی و جیا لەوانەش جارجارە سوێسکە و کە و پۆڕ و چەند زۆرێکی دیکە دەینین بەڵام ئەوانە دەگمەنن یعنی بۆ لەوانەیە لە مانجێت جارێکە بن و یەکسەریش تەواو دەبن چکە مشتری تایبەتیان هەیە یەکسەر داوای دەکەن بەڵام بە زیاتر خەڵک زیاتر لە بۆ کۆترەکەی دێتن کە با بڵێن حەزیان لە تامی کۆترە لەبەرەوەی گۆشتی ڕەشە ئەوەی کێستا لێرە دەیبینی ئەگەر کامێرەوانەکەم هاوکارم بێتە سووریکە کۆتری خۆمانەیە واتە لە ئی خۆتانە یان ئەوەی ناو جەمید و شتەکان مەسەلەی داعش و ئەوانە زیاتر لە جنوبی عێراق وەروە لە مووسڵەوە دەهات بەڵام ئێستا بەهۆی ئەو با بڵێن وەزعەوە لە کەرکووک و داقووق و تاووغ و ئەو جیانە کۆترەکانمان لۆدێ و هەمووشیان بە زندیەتی دێن لە وێنەکانیش دیارە کە ئەم بە خۆمان سەریان دەبڕین و خاوێنیان دەکەین و ئامادەیان دەکەین هیچیان ئەوە نیە بڵێن بکوژرێن یان بگیرێن یان شتێکەوە تەنها بە زندیەتی دەگەنە دەستمان. لە مانگی پیرۆزی ڕەمەزان سەردانی یەکێک لە بازاڕەکانی شاری هەولێرمان کردووە ئەو تام و چێژە و ئەو خۆشەی کە دێن بۆ تعزیل لە شوێنی تکەنیەوە لە سعات سێ شەوە ئیترۆچ کابراوتی دەم دەبەسترێ تا سعات حوتی ئێوارە کە دێدرێ ینی حەز دەستە هەموو خواردنێک ئەمە مەجموعە مشترێکمان هەیە بەس مانجی ڕەمەزان دێتەکەمە ئاسارێکی قەدیمە و منتیقەیە زۆر کەس ڕوو دەکاتەوە منتیقەی دوای خواردنیش یعنی تایبەتە ئەم بازاڕە چەند ساڵێکە هەیە مێژوویەکی خۆی هەیە بازارێکی کەلتوریە خەڵک زۆر لێرە بە سادەیی ژی بەڕاستی ئێرکوانە بازارش تایبەتیە ینی لە هەولێرەوە ناسراوە تعجیل ئەمە لێرکوانە منداڵی ئەو تعجیلینە ساڵانە ئێستا دوورکەتینەوە بەس بڵێن ساڵانە هەموو
مانجی ڕەمەزانان دێن سەردانی ئێرە دەکەین ئەو خواردنانەی کە لێرە بەناوبانگن وەکو کەباب و تکە و برێن حلێوە و مەمکە و ئەوانە فاتەڕەش دێن لەگەڵ ئەو جەماعەتەی کە پێمان خۆشە لەگەڵیان دابنیشین پێکەوە دێن لێرکوانە نانشی بڵێن سادە دەخۆین پێشەوەی کە بەربانگ بکرێ پێشەوەی پارشێو بکرێ ئەمە ئەلەو کاتانە دین کاتێک خۆش بەسەر دەبین لەگەڵ هاوڕێکانمان. تۆکو باسی کرد لە دەرەوە بوویت وە ساڵانێک ئێرەت نانە لە دەرەوە نەبووم ببرە من بەس تاجیلم مەجێشت ینی بەخۆم منداڵ لێرەمەکە من بچمار گەڕەکەچکە لە هەر جێچکە دابنیشم هەر دڵم لە بۆ تاجیل لێرەداتەوە ینی تاجیل شوێنی سەرەکیمەوە کە زۆر زۆرم پێخۆشە ینی بە ئەوەی خۆم تا و سینانەی ڕوولەیەوە کە نایە مشتری تایبەتنیان هەموو خەڵکێک ڕووی تێ دەکات. مشتری تایبەتی خۆمان هەیە چکە ئێمە لە تعزیل کەونترین مەتحەمیل لەو تعزیلا مشتری خۆشمان هەیە دایمی مشتری خۆمان دێن نان دەخۆن شارەزامان چۆنەوەنە هەیە و لا بەلاش دێتن ئەویش جار بەجار دێتەوە نایەتەوە ئەو بابەتانەیە. لە ساڵی چەندەوە بازاڕی تعزیل بەگشتی هەیە و ئێوە ساڵی چەندەوە دوکانتان هەیە لەم شوێنەیە؟ لە ساڵی 99 دایک بووم بەس هیچ ئەوە نییە بەس لە ساڵی 92 حاجی ئەحمەد و حاجزیاد ڕەشۆلەی دادەنن لێرکوانان کەباب مەمک و فاتەڕەش و ئەو شتانیان دەفرۆش دوکانمان لەوبەری بوو لە 92 ئێرە هەیە. ئەو ڕەشۆڵە و چێشکە و مەمکوانە زیاتری خۆتان و خۆمانن کە بە خۆتان ڕاوەکەن یانیش ئەوانە کە لە موجەمیدەکان هەیە لە بازار. ئێمە هیچ زەمیدە بەکار ناهێنین هەمووی خۆماڵیە ساف زەمیدە ڕەشوێلەمان لە زستانیەوە خەزم کردەوە بۆ ئێستا بەس پاش ئەو مانگەش کۆتر و ئەوانە نامێنێتن وەختەکە گەرمایە عالەم نایخوا بەس لەگەڵ زستانەیە ئەو شانە هەموو ئینشاڵڵا دێتەوە. لە مانگی ڕەمەزان زیاتر خەڵک چ خواردنێکی حەز لێ ڕوەکاتە چ خواردنێک زۆرترین داواکاری لەسرە داواکاری لە کۆتر و لە گاپەڵەکەیە لەگەڵ گوانەکەی گوان و فاتەڕەش. سعری خواردن لێرانە چۆنە بە شێوەیەکی بەرزە نزمە ینی هەموو چینێک دەتوانێت سەردانی و بازار ڕێ بکات چینێک دەتوانێت دەرزانیم بکات شیشی گوان بە هەزارە فاتەڕەش و مەمک و حلێوە ئەوانە بە هەزارە عینی بابەت و کەباب و جەرگ و گۆشت و دڵەوە بە 1500. ئێوە لە ڕەمەزانە لە سەعات چەندەوە تقریبا دەکەنەوە تا سەعات چەند بەردەوامە بن؟ بەخوا سەعات دەوری 12 نیوەڕۆ دێن ئەشای دەکوڵێن و ئەشای حازر دەکەن و تا دەوری سەعات 4 عەسر ئەشایەکان حازر دەبێت دواتر بەرەو بەرەبانک ئاگر دەکرێتەوە خواردنەکان دادەندرێت مشتری دێتن تا 4 شەو یان 4 شەو ئەمە لێرەینە. لە مانگی پیرۆزی ڕەمەزان سەردانی یەکێک لە بازاڕەکانی شاری هەولێرمان کردووە. ئەو تام و چێژە و ئەو خۆشەی کە دێن بۆ تعزیل لە شوێنی تکەنیەوە لە سەعات 3 شەوە ئیترۆچ کابراوتی دەم دەبەسترێ تا سەعات 7 ئێوارە کە دێدرێ ینی حەز دەستە هەموو خواردنێک. ئەمە مەجموعە مشترێکمان هەیە بەس مانجی ڕەمەزان دێتەکەمان ئاسارێکی قەدیمە و منتیقەیە زۆر کەس ڕوو دەکاتەوە منتیقەی دوای خواردنیش ینی تایبەتە. ئەم بازاڕە چەند ساڵێکە هەیە مێژوویەکی خۆی هەیە بازارێکی کەلتوریە خەڵک زۆر لێرە بە سادەیی ژی. شتێک وای کردو لەو هەموو مەطعامە گەورەیە خەڵک ڕووکاتە سەرجادەکان و لە سەرجادەکان نامخوا چ شتێکی تایبەتتان هەیە وە جیاواز لە مەطعامەکانی تر؟ خواردنەکانی ما هەموو بڵێن قەدیمی فلۆکلۆریە بە تایبەتی باڵندەکانمان ئەو خواردنێنەی ئێستامە هەیتمان وەکو بڵێن پۆڕە کەوە سوسکەیە کۆترە گاپەڕە ڕیشۆڵەیە لە هەموو مەحافەزەکان واتە لە هەموو پارێزگایەکان ئەو خواردنانە نییە. دوونە شەو مشتریم لە کەرکووک بۆ هاتووە مشتری لای بادینان لۆمان دێ لەبەرەوەی ئەو خواردنە بە حکومەوەی لەوێ نییە خاصن ئەو گواندین و سپڵا لە هەموو لایەک نییە. بۆیە بە ڕەمەزانە خەڵک زیاتر داواکاری چ خواردنێک دەکەن چ خواردنێک زۆرترین داواکاری لەسرە؟ وەڵە داواکاری زۆری ئەو باڵندانەیە باڵندە چیویەکان لەگەڵ ئەو برێن گواندین و لەگەڵ سپڵە مەرەخیان ئەو خواردنانەیە ئەو گاپڕ و کۆتر و ئەو باڵندانە خۆتان ڕاویەکەن یا خودت ناو مجەمیدەوانە بەکاردێنن؟ ئەوەی مجەمیدەمان هیچ نییە هەر باش هەتاکو 2000 بلێن 10 هەبوو وەکو بلێن هەوێردە هەبوو مجەمد بوو دەیانگوت سوسکە لە ئەسڵ سوسکە نەبوو
سوسکە نییە بەڵام باش بە الحەمدولە ئەوانە نەما ئەسلیان نەما ئێستا هەموو ئەوەی کە لۆم دێ ڕاوچی خۆم هەیە کە لۆم ڕاو دەکە لۆم دێنی بەڵام کۆترەکە ڕاو ناکرێت کۆتر بە خێو دەکرێت لە گوندەکاندا لەوروبەری کەرکووک لۆم دێتن بە جوملە لۆم دێتن بە مانگی ڕەمەزان زیاتر هاوڵاتیان ڕەواج زۆرترین ڕەواج خواردنێک ڕەواجی لەسەریان داواکاری هاوڵاتیان چیت زیاتر خەزیان بە خواردنێکە خواردنانەیە با بڵێن باڵە و سینگە و کەبابە ئەلێوەیە گواندینە فاتەڕە شەونە ئەو خواردنانە زۆر دەڕوە ئیدیژەیە با بڵێن حەزی لە کۆتر و لە گاپەڵ و پۆڕۆ و ناو خواردنانەوە خواردنە چ تایبەتە با بڵێن زۆر شەخص دێ بەس لەبەر خاترەوەی خواردنەکەی دەرمانە دێ دەخواتن هاوڵاتیانی شاری هەولێر زیاتر ڕەوازیان لەسەر چ خواردنێکە چ خواردنێک زۆر داوا دەکەن هەرۆ گوتم زیاتر لە بۆ کۆتر دێن و بە دەرەجە دوو لە بۆ ڕیشۆڵە دێن بە تایبەتی لە وەرزی زستان کە کاتێک سەرما و سۆڵە هەیە ئەوان دێن زیاتر با بڵێن ڕیشۆڵە دەخۆن و بە عەدەدێکی زۆر دەیخۆن و هەروەها مشتریمان هەیە لە دەرەوەی شاری هەولێر لە سلێمانی ئێستا دوێنێ دوو مشتریمان هەبوون لە کەرکووکەوە هاتبوون بۆ ئەو خواردنە و پاشیوەکان لێرە کرد و گەڕانەوە ئێستا ئەو خواردنەگەر ئێستاێک لە خواردنانە ئێستا ئەوە چ خواردنێکە ئەوە کۆتری چیوی پێ دەڵێن وهروەها کۆتری زازلمان هەیەیان گاپەڵی پێ دەڵێن کە ئەوە با بڵێن لووتیان بە گۆشتە و زۆر دەفرن کۆتری نامەبەریشان پێ دەڵێن ئەوانە گۆشتیان بەتامترە و هەروەها ئەگەر ئەو کۆترە بایەخی پێ بدرێ و با بڵێن بەخێو بکرێ سعری لۆسەروی دەفتەریش بەرز دەبتەوە یعنی بۆ زۆری تووکەکەی شێوازش تایبەتی هەیە و زۆریش دەفڕێ خواردنەکانتان ڕۆژانە ئامادەکەن یانەوە بەڵێ لەبەرەوەی ئەگەر ئەو کۆترە بمینێتەوە لەبەر ئەو هەوای لە ناو ئاوەکە گۆشتی سوور دەبێ بەڵام کە گۆشتی ڕۆژ بێمانای وای ئەمڕۆ ئامادەکراوە ئێمەش تەقیمی خۆمان دەزانین بە نزیکەیی ڕۆژانە عەدەدێک ئامادە دەکرێ و پێشکەشی ئەو کەسان دەکرێت کە دایانەوەی بیخۆن شتێکی زۆر بچووک دەبینم لێرە ئەگەر ئەوەمان بۆ بێنی نیشانی کامێرەکەی دەی ئەوە ڕیشۆڵەیە ئەوە ڕیشۆڵەیە کە با بڵێن زستانان ئەوانە زستان لە هەر کوێک بێ ئەوانە لێرن ئێستا حالیان لە رووسیان بەڵام لەبەرەوەی زستانان ئێمە نزیکەی 1000-2000 دانا لە ناو زەمیدە بە شێوازێکی تایبەت سەیف دەکەین واتە خەزم دەکرێتن هەمویان ئەوجە لە وەرزی بەهار و هاوین و پاییز دێتەوە دەرێ و دەکڵێندرێ بەڵام تامەکەی ناگۆڕێت چکە شێوازێکی تایبەت بەخۆی هەیە و پێویستە بۆ شێوازە ئامادە بکرێن لە ناو زەمیدەکە بەڕاستی لێرکانە زیاتر حلیە و برێن مەمەک ئەو دووە زۆر زۆر لێرکانە پێم خۆشەکە لەگەڵ هاوڕێکانم دێم لێرەدا دەنیشین ئەو دووە دەخۆین تەنها شەوانی ڕەمەزان سەردانیەکەن یانێوە لە مانگەکانی تریش سەردانی بازاڕی تاجیلەکەن بەڵێ بە حکمیەوەی من کە لێرکانە لەدایک بوویمە مانگەکانی تریش هەردێم لێرکانە سەردان دەکەم لە کافتریاکان لەگەڵ برادەرەکانم لێرەدا دەنیشین بە زێرکانە کە لە کاتی ڕەمەزانان تایبەتێکی خۆی هەیە زیاتر لە بۆ ژەمە خواردنێکی سادە دێن لێرکانەدا دەنیشین کاتێکی خۆش لێرە بەسەر دەبین سپاس حاڵەتانی خۆشەویست ئەوەی بینیتان ڕاستەوخۆنێ و بازاڕی تاجیل بوو ئێرە پڕەتی لە کۆمەڵی گەنج کە زۆر بە شەیداوە سەردانەش شەوان سەردانی بازاڕی تاجیل دەکەن بەرنامەی ئەم جارەی پەیامی تۆم پێشکەشکردن تا ئەڵلقەیەکتر و بەرنامەیەکتری پەیامی تۆ بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ